لە نێو ستۆدیۆ بەڕێزەوە دارە جەزا سەرۆکی شارەوانی سیتەکمان لەگەڵدایە. کاک دارە بەخێر بێت. زۆر سپاس بۆم دەرفەتە. ئەم ماستەرپلانە چۆن گەیشت بەوەی ئەمڕۆ قۆناغی یەکەمی یاخود لەم ئێستادا قۆناغی یەکەمی دەست بە جێبەجێکردنی بکرێت. چۆن ئامادەکرا و چۆن گەیشتن بۆ قەناعەتی کە سیتەک پێویستی بە ماستەرپلانێکە بۆ ڕێکخستنەوە. دەستان خۆش، زۆر سپاس بۆ بانگێشکردنتان. ماستەرپلانی سیتەک ساڵانێکە خەریکین. پێشتر بەڕێز کە کشاهۆ قایمقامی قەزای شارواژێر بۆ هەمەنگاوانەی ناو، بەڵام ئەمڕۆ بەرهەمەکەی هەیە و بە ئامانج گەیشتووە. ئیشەڵڵا پشتیوان بەخوای گەورە دروستکردنی ماستەرپلان، ئامادەکردنی ماستەرپلان کاتێکی زۆری بێ، کاتێکی زۆری پێویستە. ئیشەڵڵا ئەمە قۆناغی یەکەمە. قۆناغەکانی تریش لە داهاتوە جێبەجێ ئەکرێت و ئەوەی پێویست بێ بۆ سنووری ناحیەی سیتەک زۆر گرنگە ماستەرپلان. چونکە ئەوەی کە ئێستا هەیە لە سنووری ناحیەی سیتەکە بۆ بەتایبەتیش لە ئەو بەشێکی ئێستا ئێمە ئامادەکاریمان بۆ کردو و ئاگاداریمان بۆ کردو و بانگەوازمان بۆ کردووە بە قۆناغی ئەی وڵا هەر ڕێک بۆی نەچینە سەر بابەتی تر لە پاسێکی قۆناغی ئێمان بۆ بکە. کوێ دەگرێتەوە بۆ کوێ قۆناغی هاوڵاتیانیش بزانەوەی کە مڵکێکی لەوێ هەیە باقیە ئاگادار بێت وە کێ ئاگادار کراوەتەوە بۆ ئەوەی سەردانیەوە بکە و ڕێکارەکان جێبەجێ بکە. قۆناغی ئەی دوو بەشە. باش بەشی یەکەمی ئێساوە ئاگاداری بۆ کراوە لە تونێلی پێشڕۆ بۆ فولکەی سیتەک، لەوێش بۆ بازگەی سیتەک سەرکەوینەوە بە جادە سەرێکیەکە بەرە و ئەزمڕ کە بە پێچی بازەگیر ناسراوە هاوڵاتیان ئەوەی باخۆیان هەر کەسێکی نەبێتەوە دیارە لە بۆ بناری شاخی ئەزمڕ. ئەمە بەشی قۆناغیش دوو بەش، ئەمە بەشی یەکەمێتی. ئەمە داوامان لە هاوڵاتیانەیە لە ماوەی 6 ڕۆژە کە لە ڕۆژ یەکشەمە ئێمە ئاگادارەکەمان بڵاو کردوتەوە لە یەکشەمە و بەردەوامی دەستمان کردو بەکارکردن بۆ گرتنی هەر نەختێک یان ڕخنەیە کە ئەگەر هەیەیان بێت پێنج سەردانی لیژنەی ماستەرپلان کرد لە ناو بنکەی پشتوکاڵی سیتەک بۆی نەختەکانیان وەربگیرێت و ئیشی لەسەر بکرێت بە دڵنیایەوانێ. ئەمە بەشێکێتی. بەشی دووەمیش ئیشەڵڵا ئامادەکاریمان بۆ کردو لە چەند مانگی داهاتوە ئیشی بەشی یەکەمە ئەم 1650 باخە ئەگرێتەوە یاخود تەواوی پلانی ئەی ئەم 1650 باخە، بەڵام ئەم بەشی یەکەمی 800 باخە 850 باخ کەم زۆر باشە. چییە کاری ئەم خاوەن باخانە چی ئەبێت و ئێوە چیتان لێ داوا کردوون و ئەم ماستەرپلانە ئێوە هەڵبەتا ئەعلانتان کرد بێ بۆی خەڵکێک بزانێ باخەکەی چەنی بەرەکەوێ، کامەی دەبێ بە کۆڵان، کامەی دەبێ بە شەقام، لەم پەروشتەکانی بەردەم ئێوە و هەروەها گۆڕانکاریەکان چییە کە دێنێتە ئاراوە؟ ئێمە داوامان لە هاوڵاتیانێک بۆ نمونە کۆڵانێک 5 مەترە زیامان کردوکردنەوە بە شێوازێکی شارستانی. ئەم بەشەکەی ئەعلانمان بکردەوە حاڵ ئەمەی کە هەنگاومان بۆ ناوە ڕێخستنەوەیەکی تەواوە. ئەم ئەشواعی و ینی ئاڵۆزی کە هەیە لە ناو سنووری ناحیەسیتەکە نامێنێت بە شێوازێکی شارستانی نەخشەیەکی بۆ ئامادەکراوە لەسەر ئەو نەخشەی ئێمە ئاڕۆنی جێبەجێکە. زۆر باشە. سیتەک تەنها باخ لە خۆ ناگرێت، بەڵام وەکو ناوچەیەکی بازرگانیشە بینرێت لە ڕووی بوونی شوێنی گەشتیاری و بازرگانی. ئەم زۆنی یەکەمە، ئەم بەشی یەکەمی پلانی ئەیە کە جێبەجێیەکەن شوێنە بازرگانیەکانی شەگرێتەوە ئایا ئاگادار کراونەتەوە هیچ گۆڕانکاریەکەیە بۆ ئەوانیش؟ بە دڵنیایەوە ئەمە ئاگادارمان کردن ڕۆژانە هاوڵاتیان ئەوانەی بینای بازرگانیان هەیە لەسەر شاڕێی تونێلی پێشڕۆ تا بازگەی سیتەک چی لە خواری جادە بێت چی لە سەروی جادەکەەوە بێت ئاگادار کراونەوە ڕۆژانە هاوڵاتیان سەردانمانەکەن. باشە. سەبارەت بە ئامانجی پلانەکەتان مودەیەکی بۆ دیاری کراوە لە مودەی ئەوەندەیە دەبێ ماستەر پلانەکە قۆناغی یەکەمی جێبەجێ بکرێت، نەک ئەوەی کە هاوڵاتیان ئاگادار کراونەتەوە ڕخنەیەکیانە بێ بیگرن، نە تەزبیتکردنی ماستەر پلان. تەزبیتکردنی ماستەر پلان پێویستی بەکاتە. ئەم زەویانە زەوی وەزارەتی داراییە، زەوی وەزارەتی شارەوانی، ئەمە کۆمەڵێک ڕێکاری پێویستەیە بێ بیگرینە بەر بۆی زەویەکان بگرێتەوە سەر سەرۆکاتی شارەوانی ئەو کاتە بێتە سنووری ئێمە و ئەو ئامانجانێکی هەمانە لە ماستەر پلانە جێبەجێکن لە داهاتوە. باشە. ئەو ئێوە هەستان پێکرد بێوەکو لایەنی یەکەی ئیداری ناوچەکە خەلەلەکان چین؟ ئایا هەرکی هەڵساوە باخی کردو هەڕەمەکی کردوێتی نەخشەیەک نەبووە لەسەری ڕێبکە ستانداردێک نەبوو ئیشی پێ بکرێ؟ بە هیچ شێوەیەک نە بە ستاندارد نە بە نەخشە بە هیچ یەکێ لەوانە نەکراوە. ئاڵۆزێکی زۆر هەیە، پێویستی بە ڕێخستنەوەکی تەواو هەیە، ئەمەش پێویستی بەکاتە. کاتمان پێویستە بۆ ڕێخستنەوەی. ئەگەر بێت و یەکێک ئەرزێکی هەبێت زەوی لەوێ هەبێت، بەڵام تا ئێستا هیچ پرۆژێکی تا جێبەجێ نەکردووە، نەخ باخی کردووە، نە ڤێلای کردووە، ئەگەر بیەوێ
دەست بکە بە دروستکردنی بینا لەناو ئەو زەویەی خۆیان پێویستە کات چی بکە هیچ ڕێنمایەکی نوێ هەیە یا دەبێت بۆ ئەم کەسە بەرچاوڕوونی پێ بدرێ خان و دروستەکەی دەبێ وابێ وێلا دروستەکەی دەبێ وابێت دروستە ئێمە لە جێبەجێکردنی ماسەرپلانە 12 خاڵمانەیە ئەم خاڵانش لە ڕێگەی بەڕێوەراتی نەخشەدانان و ئاودانی سلێمانی و ئاڕاستماکراوە کە بێ جێبەجێکین بەسەر هەموو ئەو خاوەن باخانەیە بەڵام لە کاتی ئێستەیە نەخێر کاتێک ئێمە ئەتوانین ئەوە جێبەجین کە زەویەکان بگەڕێتەوە ناو سەر سنووری شارەوانی خۆمان و لەژێر دەسەڵاتی خۆمانە بێت لە ڕێگەی وەزارەتەوە زۆر باشە سەبارەت بە کڕین و فرۆشتن بازاری خانوبەرە لە سیتەک پێ دوای ئەم بڕیاری ئێوە چ کاریگەریەکی لەسەر بێت ئەگەر ئەو ڕێخستنەوەی بۆ بکەین حتمما کاریگەریە بێت واتە جوڵەی ناوچەکە زیاد بەدڵنیایەوە باشە هیچ داتایەکمان لە بەردەسە چەند باخ بە تەواوی لە سنووری سیتەک هەن بە پانتایی چەندێکە هیچ داتایەکی ئاوە لە بەردەسە یاخود ماستەر پلانەکە دەمانگەێنێ بۆی کە داتایەکی وا لە بەدڵنیایە ماسەرپلانەکە مانگەێنێت بەوەی کە بزانانی ڕێژی باخەکان چەنە لە ئەو زۆنەی کە زۆنی ئەیە بەس لە دەرەوەیش ئێمە باخمان هەیە بەرەو ڕێگەی دوکانیانەمانە بەرەو ڕێگەی بازەگیر هەمانە بەرەو ڕێگەکانی گوندەکانی پیری شەوکێ لەحماوکانی سارد و چنگیان و نۆدێ و حەسەبان ئەوانە شەمووی باخیتیا هەیە بۆ جێبەجێکردنی قۆناغەکانی دیکە با بڵێن قۆناغی بیوسی تاوەکو ئەی جێگیر نەکرێ و تاو نەبێت دەست بۆ قۆناغەکانی تر نابن یا نەخێر ئەوە ئیشی خۆیەکە ماوەیەکی تر قۆناغی ئەی ڕادەگەێنین سی ڕادەگەێنین بەم جۆرە کار دەکەن یاخود قۆناغ بە دوای قۆناغ هەموو کارێکە دەست بە دەستی پێەکە پێویستی بە کولفەیە بێ پارەمان لەبەر دەسا بێ کولفەمان لەبەر دەسا بۆی قۆناغی بی و سی و دیش جێبەجەکەی زۆر باشە سەبارەت بە ئەو باخانەی لەوێ دروست کراوە سەبارەت بەو خانوانی لەوێ هەن باست لە شتێک کردوتت زەویەکان مڵکی دارایین یا مڵکی شارەوانی ئەکرێن بە تاپۆن یا چۆن مامەڵیان هەر ڕێنماییەک ئێمە لەسەر و خۆوانە بۆمان دابنرێت و بۆمان بێت جێبەجێەکەی ئایا تاپۆ بێت بە هەر شێوازە لە شێوازە تاپۆی هەبێت لە سنووری شارەوانی تەنیا لە سنووری نەحی سیتەکە لە سنووری نەحی سیتەکە دوو شوێن تاپۆی هەیە یەکێکیان ئی بەڕێبەتی گواستنەوە گەیاندرە کیشانی کۆمپانیاکە لە تاپۆی واتە باخەکان جارێ نازانن ئەکرێ بە تاپۆیان ناکرێت تا ماسەرپلان تاو نەبێت و زەویەکان نەگەڕێنەوە بەسەر شارانی ناتوانێەوە بۆ داهاتوە من ئەگەر باخێکمە بێ لەوێ و بەشێکی باخەکەم بەرکەوێت ماستەر پلان ئیتر بۆ باخچەیە بۆ ڕێگاوبانە بۆ هەرچیە بەشێک لە زەویەکەی من بەرکەوێت قەرەبوو دەکرێمەوە لە حاڵی ئێستەیان ناتوانین ئەو باخانی کە دروستکراوی بە زیادە ڕێوی دروستکراوە واتە بەرچاوڕوونیتان نییە لە ئێستا ناتوان بەڵێنیەوە بن کە قەرەبوو دەکرێتەوە بەدڵنیایە وەک سەرۆکی شارەوانی لە ئێستەوە بۆ با بڵێن ئێمە زۆر تۆزێ زیاتر استراتیژی بیرکەینەوە بۆ 10 ساڵی تر بە جێبەجێکردنی ئەم ماسەر پلانە سیتەک چۆن دەبینی سیتەک ئەگەر ئەوەی کە دانراوە هەوڵی بۆ ایراوە لە قۆناغەکانی ئەیوبی و سی و دی ئەمە بە قۆناغە ڕات ڕۆیەکی شارستانی و جوان و مۆدێرنی ئەبێت بۆ داهاتوش لەوەچ بێتە گەڕەکێک لە سلێمانی دروستە هەر حتمما وای لێ دێ شار گەورە شار گەورە بووە سەبارەت بە دیوە گەشتیارەکەی بەڵێ ئەگەر ئەم ماستەر پلانەوە خۆی جێبەجێ بکرێت و شەقامەکان فراوان بکرێن و ناوچێکی دڕفێنە سیتەک تا چەند بۆ ڕاکێشانی گەشتیاران دەوری دەبێت لە ماستەر پلانەوەشمان جێبەجێ کردووە ینی حسابی دیوە گەشتیارێکەشتان کرد بەڵێ بەدڵنیایەوە ماستەر پلانەکەتان تەنها ڕێخستنەوەی ئەو باخ و ماڵوشتانەیە یان پرۆژەیەک جێبەجێ دەکا کە ئێستا بوونی نەبێت وە چی ئەو پرۆژانە ئەگەر جێبەجێ لە بواری گەشتیاریە ماسەرپلانەکە ئەوە هەنگاومان بۆ ناوە لە ڕووی بازرگانی شەوانێ ئەوە ئیشەڵڵا هەنگاوی بۆندراوە جێبەجێکرێت بۆ داهاتوو شەر کارێ بکرێت ئەمە جێبەجێیەکەین بۆ خزمەتی یان نیشتیمانیانی خۆمان هاوڵاتیانی خۆمان لەشتان ساق بێ بەڕێز دارە جەزا سەرۆکی شارەوانی سیتەک زۆر سپاس دەست و چاوەڕێ خۆش سپاسدانەکەم.